بناوي خداي بخشندي مهربان. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان خۆشەویستان، بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵ و شادومانی لە بەرنامەیەکی تایبەت لە پەروەردەی منداڵ لەژێر ڕۆشنایی ئەو کتێبە کە بەڕاستی کتێبێکی زۆر ناوازەیە، منهج التربية النبوية للطفل مع نماذج تطبيقية من حياة السلف الصالح وأقوال العلماء. طبعا أو كتابة يتشيك لو كتاباني كبراستي كتابة زور كرتو بوختو، يعني كتابة براستي دطاني برين لبواري پروردي مندال، كتابة زوزو النوازية، كتابة زوزو البسودة لويا ببيوس بانزاني زنزير بابتك تومار بكي لپروردي كتاب لپروردي مندال لجير أو كتابة يعني وقت اللي توارتيوي باسا كان لو كتابة بلام مردنيا همو يدقا ودق لو كتابة ما نورقت بي رنقا عندك شتيكج لولا بينين وهروها رنقا كرت كراو بوختي أو كتابة بيتين. بەڕێزان خۆشەویستان، وەکو پێشەچیەک وەکو دەواازەیەک لە بۆ ئەو زنجیرە بابەتە حەڵقەی یەکەم زنجیرەی یەکەم پێم خۆشە باسی مقدمەیەک پێشەچیەک لە دەربارەی پەروەردە بابەتی پەروەردە بەگشتی باز بکەین. طبعا دوو خاڵی زۆر گرنگ هەیە، دوو خاڵی زۆر سەرەکی هەیە لۆ هەر کەسێک کەوا دەیوێ بە ئەرچی پەروەردەکردن هەڵبستی. ئەو دوو خاڵی زۆر مهمە دەتوانین برین دوو بنەمایە لە بنەماکانی پەروەردە بەگشتی. پەروەردە شەرط نییە ئیلا پەروەردەی منداڵ، هەر کەسێک بەکاری پەروەردە بستی ئەو دوو خاڵە زۆر مهمە بەڕاستی تێیدا هەبێتن. ئەو کەسێکەوە ئەو کارە گرنگە دەکا کە کاری پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوایان لەسەر بی کە کاری پیاوە گەورەکانە، بەڕاستی ئەو دوو خاڵە زۆر مهمە تێیدا بێتە. خاڵی یەکەم کە زۆر گرنگە ئەلئەهلیە، معنەتی ئەهلیە واتە ئەو کەسێکی لەبار بێت بۆ کاری پەروەردەکردن، کەسێکی گونجاو بێ. لۆیە کەلیمەی ئەهلیە لە زمانەوانی کە پێناسە کراوە دەڵێن ئەلیستیحقاق وەسەڵاحیە، واتە کەسێک شایستە بی و کەسێک گونجاو بی لۆ ئەو کاری پەروەردەیەی کە پێی هەڵدەستیتن. لۆیە زانایان دەڵێن أهليتية صلاحية الإنسان للإلزام والالتزام، واتا جنزاوي مروفيكا لباربوني كسيكا لبودوشت للإلزام واتا أو كسا بطانة هندك شت بيويز بكا يعني الدعوة ليلة دا كدري للإلزام واتا أو كسا ما فكان أو ما في كلاسريتي جيبك بزانا أدي التزامتيا أو وازباني كلاسريتي أدايبك جيبك أو خالة زوزر ميمة كواتا يقلو خالة جرنجاني كوا بيويستا أو كسي بكاري پرورده هردستي يكمش دبي ما فكان بدا إن دب أرككان هرستي أو دو خالة زور ميمة زور كسيا ما في خلق نادا ده بس تنها يعني واجب لسه خلق فرض ذكا يا ونابي خلقك يا بس واجب لسه خلق فرض ذكا بلا ما فكين نادا اوش هليا كاري پرورده زوزر مهمة يكميشد ما فكان انزام بدي دواميشد انجا بأرشي خود هربستي. لوي بريزان خوشويستان اهليات لشريعة اسلام لباربون صلاحيات يعني قنزاوي كسي لبوكارك لشريعة اسلام بيدا وترحد التكليف واتشتكسك أرشي دكوت السر دريكاكا أتو دبي إستا مثلا لونونا نيجي لسفر زواتبا أتو لموضوع دبي بروجيبي حتى لسفر زواتبا بس مرزق بس حمو كسك أوش تاني دكوت السر بيكو ما نخير بويا أهلية أويا گرنگترین خاڵی ئەهلیەت و گونجاوی و لەباربوونی مرۆڤ ئەوەیە عەقلی تەواوبی. عەقل بەڕاستی گرنگترین خاڵە
لۆ هەر کەسێک کەوا ڕاستی ئەو کەسە خاوەنی عەقڵ و ژیری و تێگەیشتنێکی تەواو بی ئەوجا ئەو کەسە شایستەی ئەوەیە هەم مافەکان بدەتانی بدا هەم دەتانی ئەرچی خۆشی جێبەجێ بکە شێت ئەوەی ناتانی ئەو کەسەی عەقڵی تەواو نەبی ناتانی بۆیە ئەو کەسەی کە دەچێتە ناو ئەو پرۆسەیە زۆر گرنگە لە بیدایەتڕە هەر بسەنجێندرێ ئایا کوڕەکەت کچەکەت دەتانی ماڵ و منداڵ بەخێوکە شایستەی ئەوەی هەیە لۆیە ئەهلیەت لە مەزهەبی یعنی ئیجماعی زانایان لە 15 ساڵی دانرایە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڵێ نەخێر تەمەنی ڕشد واتە تەمەنی پێگەیشتن 18 ساڵە لە 18 ساڵی ئینسان دەبێتە کەسێکی ڕەشید تێگەیشتوو پێگەیشتوو کەلیمەی ڕشد یان ڕەشید ئەو کەسە درێن ڕەشیدە یان ڕشدی هەیە یعنی حسن التصرف على وجه المعتاد ئەو کەسە حەس و کەوتی جوان و لەبار بکە لە بۆ هەر ئیش و کارە ئەو پێی درن کەسێکی ڕەشید لێ بزانە خوای گەورە وەصفی ئیبراهیم دەکا عليه السلام ولقد آتينا إبراهيم رشده بەڕاستی ئێمە بە ئیبراهیمماندا چیمان پێدا ڕشد تێگەیشتن لەباربوون گونجاوی لۆ ئەو گەیاندنی پەیامی پێغەمبەرایەتیەکەوە پێباندا ئەوە خاڵی یەکەمە بنەمای یەکەمە لە کاری پەروەردە خاڵی دووەم هەستکردن بە بەرپرسیارەتی الشعور بالمەسئولیە ئەو خاڵە زۆر میمە هەموو دایک و باوکێک هەموو کەسێک کە بە ئەرچی کاری پەروەردە هەردەستن حەز بکە بەڕاستی ئەوە لێ پرسراوە هەم لە دنیاە ئەگەر بە ئەرچی خۆی هەرنەستی بەڕاستی شەرمەزار دەبی چاوشۆڕی خەڵک دەبی و لە قیامەتێش گوناح و تاوانێکی زۆری دەکەوتە سەر بۆیە پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرمێ كلكم راعي هەر هەمووتان وەکو شوانوان چۆن شوان بەرپرسە لەو کۆمەڵە ئاژەڵەی دوور لە ڕووی بینەر بەرپرسە لێ لە تێرکردنیان لە لەوەڕاندنیان لە ئاگالێبوونیان لە هەموو شتەچیان دەبی ئاگداریان بی كلكم راع هەموو مرۆڤێک بەرپرسە هەموو مرۆڤێک شوانە لێ یعنی لێ پرسراوە وكلكم مسؤول عن رعيته هەر هەموو ئینسانێک بەرپرسە لێ پرسراوە لە ڕۆژی قیامەتی خوای گەورە پرسیار دەکاتەوە لە هەر کەسێک لەو کەسانی لەژێر دەستیدا لەو کەسانێک کەوا لە چواردەوریری کەوا ئەرچی ئەو خەڵکانە بەوس پێدراوە لێ بەڕاستی پێغەمبەر دەفەرمێ والرجل راع في أهل بيته پیاو بەرپرسە لە ماڵ و خێزانەکەی والمرأة راعية في بيت زوجها ئافرەتیش بەرپرسە وەکو شوانێک وایە لە ناو ماڵی پیاوەکەی لە بەخێوکردنی منداڵ لە ئاگالێبوونی ئەو پارە و ئەو ئەمینداریکەوە بە ئەمیندار دانراوە سندوقی ماڵی تەسلیم کراوە دەبێت کەسێکی ئەمین بی لە خوڕەوشتی لە پەروەردەی منداڵی لە هەموو ئەو ئیش و کارانەی کەوا پێی هەردەستی پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ إن الله سائل كل راع عما استرعاه خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ پرسیار لە هەموو کەسێکی بەرپرس دەکا لەو شتانی کە لە ژێردەستی بووە عما استرعاه لەوەی کەوا خراوەتە ژێردەستی ئەحەفیظ ئەم ضەیع ئایا پارێزگاری لێ کرد بە ئەرچی خۆی هەستا ئەم ضەیع یان فەوتاندی حتى يسأل الرجل عن أهل بيته حتى هەموو پیاوێک هەموو دایکێک هەموو دایک و باوچێک پرسیاری لێ دەکرێتەوە لەو ماڵ و منداڵی کەوا لە ژێردەستیتی لێ بەڕاستی مەسئولیەت ئەوەیە کە ئینسان بە ئەرچی خۆی هەربستی لە چی لەو کەسانێک کە لە عائیلە و خێزانەکەی لە ژێردەستیدایە لە خێزانی لە کوڕەکانی لە کچەکانی لە پەروەردەکردنی لە بەهێزکردنی هزر و تێگەیشتنیان لە فێرکردنیان و هەروەها لە هەستانیان لە دانیشتنیان لە هەموو شتەکان پێویستە ئینسان حەز بە مەسئولیەت بکاتن لێ برایانی بەڕێزم خۆشەویستان مەسئولیەت کارێکی زۆر گرنگە زۆر گەورەیە حتا لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەو خەڵکە دەڵێ
بهر هموي بقورو قتكوا وقفوهم رايان بقرن إنهم مسؤولون أنا دي بسراون أنا دي بليان برسريتوا برامبر بخلق برامبر بواني كل شيء دستيان بوا بأرشخوين هستاون كواتب راسي كاري برپرسیارەتی کارێکی زۆر گرنگە ئەو دایک و باوکە ئەو مامۆستای ئەو کەسەی کەوا بە ئەرچی پەروەردە هەردەستی بەڕاستی دەبێ هەستێکی زۆر ناستی هەبێ هەستێکی زۆر گرنگی هەبێ کە ئەو کەسە بەرپرسە بەرامبەر ئەو ماڵ و منداڵێکەوە هەیەی هەر یەک تەوان بەرپرسیارەتی چۆنە بەرپرسیارەتی باوک لە هەندێک شتە ئەی دایک لە هەندێک شتە بەرپرسیارەتی باوک لەوەی دایکەوە ماڵ و منداڵەکەی بەخێوکە ڕزقیان لۆ پەیدا بکە لایەنی مادی لەگەڵ لایەنی مادی لایەنی پەروەردەی ڕوحیان گرنگی پێ بدە دایک بەرپرسە لەوەی کەوا ئەو خواردنێک کە ئامادەی دەکات ئەو پاکردنەوە ئەو جورشوشتە ئەو ئیدارەی ماڵ و ماڵێک کە دەیکا دەبێت زۆر ورد بی شتی خراپیان نەداتێ لەگەڵ ئەوەش لەگەرەوەی ئەو دایک و باوکە ئەو منداڵانن گۆژ دەکەن بە پەروەردەی لاشەیان بە خواردن و خۆراکی چاک دەبی دڵ و دەروونیشیان تێککەن دەبی عەقلیشیان گەورە بکەن فێریان بکەن شارەزایان بکەن ئەوەیە پەروەردەی ڕاست و دروست بۆیە بەڕێزان و خۆشەویستان تەماشا بکە حتا لایەنی بیر و باوەڕ چێرەی بەرپرسە دایک و باوک لەبەرەوەی ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە منداڵێک دەبەخشی بە دایکێک بە باوچێک ئەو منداڵە لاپەڕەیەکی سپیە هیچی لەسەر نییە بۆیە ئەو بیر و باوەڕی لێی دروست دەبی لە ناو دڵی ئەو منداڵە گەنگەشە دەکا و گەورە دەبیت و لە بێشک و خەیاڵی دروست دەبی دایک و باوکە دروستی دەکەن پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم لو فرمودەیەدا دەفەرموێ كل مولود يولد على الفطرة هەموو منداڵێک کە لە دایک دەبی لەسەر فیتڕە و سروشتی خەڵقی خۆی کە لە دایک بووە بە پاچی بەبێ هیچ بیر و باوەڕێکی دەرەچی واتە ئەو منداڵە بەخوا ناسانە لە دایک دەبی فەئەبەواه یوهەویدانه دایک و باوکەکەیتی دەبێتە سەبەبی ئەوی ئەو منداڵە ببتە جوولەکە ئەو یومەجیسانه یان ببێتە منداڵێکی ئاگرپەرست خوا نەخواستە ئەو یونەسیڕانه یان ببێتە منداڵێکی گاور بزانە کەواتە لێرەدا منداڵ کە لە دایک دەبی مۆری خوای گەورەی لێدراوە دڵی خوای گەورەی تێدایە ئەو منداڵە ختمی خوای لێدراوە بەڵام ئەدیلو ئەو منداڵە دەبێتە کەسێکی ئەو تۆ کە غەیری خواپەرستی هەڵدەبژێری تەنها لەبەرەوەی کەوە تەماشای دەوروبەرەکەی خۆی دەکات ئەو منداڵە کاتێک شتێک دەبیستی کاتێک شتێک دەبیری کاریگەری لێ دەکات هەر بە چاوی خۆمان هەموو کەسێک کە خاوەنی منداڵی بچووکە تەماشا بکە منداڵێکی بچووکەیە تەمەنی 3 ساڵە 4 ساڵە تازە ینی هەست بە هەندێک شت دەکات کە دایک و باوکەی دەبینی نوێژە دەکات ئەویش هەمان شت تەقلیدی داک و باوی خۆی دەکاتەوە ڕادەوەستی دەست لەسەر دەستی داهەنێ هەندێک ورتەورد دەکات خۆی نوێی دەکات دەچێتە سەجدە ئەوە چی دیت ئەوی تەقلید کردەوە دایک و باوک چ دەڵێ ئەو منداڵە ئەوەی دەڵێتەوە لێیە کاتێک کە منداڵەکە لەسەر سفرەیدا خواردن دەبینی دایک و باوکە دەڵێن بسم الله ئەویش ئەوە دەبیستی فێری ئەو بسم اللهە دەبی ناوی خوای دەبی بەڵام منداڵێک کە لە عائیلە و خانەوادە و خێزانە چی غەیری موسڵمان پەروەردە دەبی گەورە دەبی ئەو منداڵە خوو ڕەوشت و ئەخلاق و ئەوەی دەبینی ئەوەی تەطبیق دەکات و ئەوەی جێبەجێ دەکات لێیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئاگادارمان دەکاتەوە یەکەم جار ئاگامان لە خۆبی خۆمان بپارێزین ئینجا ماڵ و منداڵەکەمان یا ئەیوهە الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وأهليكم نارا هبزانا خوای گەورە دەفەرمێ یا ئەیوهە الذین ئامنوا ئەی باوەڕداران ئەوە مەسئولیەتە بزانە خوای گەورە مەسئولیەت و بەرپرسیارەتی ئینسان چەند بە جوانی باز دەکات یەکەم جار ئاگال لە نەفسی خۆت بی قوا ئەنفوسەکم بزانە وئین لنفسك عليك حقا نفسی خۆت حەقی لەسەرتە بۆیە لەسەر خۆت پێویستە مافی خۆت بدەیت خۆت زایع نەکەی خۆت بە هیلاک نەبی نەڵێ دەبی زۆر ئاگادار بی ئەگەداکە ئەو ئەگە باوکە خۆیان گۆش بکەن هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی
معنوي يعني دایک و باوچێک دەستە ناو پرۆسەی زەواج تخوا معقولە دوو کتابی لەخینەوە ئەخرەت و خوێندەواری خاوەن بڕوانامەی بەر لەوەی بچێ ناو ئەو پرۆسە گرنگە چەند کتابێک بخینەوە گوێ لە چەند محازەڕەیەک بگرە بەشداری خولێک بکە بزانە معاناتی زەواج چییە بزانە خۆشیەکانی چییە و ناخۆشیەکانی چییە بزانە بابەتی سلبی و ئیجابیەکانی چییە ئەخرەت و لە هیکەوە ڕوبەڕووی نەوع ژیانیشتر دەبێەوە لۆی خوای گەورە داوا دەکە یەکەمدا دایک و باوک قو ئەنفوسەکم ئینجە و ئەهلیکم نارە ئەوجە ماڵ و منداڵەکانتان دایک و باوک لە خۆی هیچی پێ نەبی کو دەتوانی منداڵەکانی پەروەردە بکە ئاخری شت لەو زنجیرە باز بکەم لە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەجێڕتەوە دەفەرموێ داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئیلاهی كل ابني كما كنت لي أي خوايا داود بيغمت بارا ولا خوي فرموي تسول لبو من خوايا خاون نعمته كرمو بخششي زور بوي آواز لبو سليماني كرب بوشي ويبا فأوحى الله تعالى إليه خوايا يقول وحينا لبو داود بيغمر فرموي أوا بأسانيني أو دسكوتا أدي فرموي يا داود قل لابنك يكن لي كما كنت لي أقدتوي أو لو تبكي همان صد لو كركت بكم بري كركت كو أتو لبو بوي لعبادة لطاعة لصلحان لبو خوا با كركشت آوابي آمنيش همان شتم كدايتتو ددم كركشت بلي بريزان بس بربرسياريتي زوزور جرنجا لو زنجيرة دو خالي زور جرنج دي ساندي ريموا أيش خالي يكم الأهلية واتە لە باربوون و گونجاوی ئەو کەسی بەو کارە هەردەستی خاڵی دووەم بەرپرسیارەتی و هەستکردن بە بەرپرسیارەتی ئەو دوو خاڵە زۆر گرنگە کە بەڕاستی ئەوە بەردی بناغەی زنجیرە باسەکانی ترمان دەبی ئینشاء الله.